بەڵێتر دوایەوەی کە کۆبوونەوەی لووتکەی نێوان ترامپ و پوتین لە ئالاسکا بەڕێوە چوو، دواتر کۆبوونەوەیەکش لە کۆشکی سپی ڕۆژی دووشەمە بە ئامادەبوونی سەرکردەکانی وڵاتانی ئەوروپا لە نێوان ترامپ و زلنسکی بەڕێوە چوو. هەوڵەکان بۆ کۆتایهێنان بە جەنگی ئۆکرانیا بەردەوامە و وڵاتانی ئەوروپا و هەروەها ئەمریکا چاویان لەوەیە کە ئایا ئەم جەنگە کۆتایی پێدێت کە لە مانگی شوباتی ساڵی 2022 دەستی پێکردووەیان نا. من لەگەڵ میوانەکەم لەسەرم بابەتە قسە دەکەم. بەڕێز ماریا هیلتن چالاکوانی ئۆکرانی لەگەڵم دەبێت کە لەگەڵ بەڕێزیان لەسەرم بابەتە قسە دەکەم. بەڕێز ماریا سپاس کە لەگەڵ کوردستان 24 پێت وایە ئەم هەوڵانەی بۆ کۆتایهێنان بە جەنگی ئۆکرانیا ئێستا هەیە لەگەڵ رووسیا ئەنجامێکی دەبێت؟ خەڵکی ئۆکرانیا چاوەڕێی چی لەم هەوڵانە دەکەن؟ ئەوە شەحنی نەماوە هینەکە باترێک ئەگەر زوو نەیخەن تاو دەبێت باش خافی. بەڵێ وەک چالاکوانێکی ئۆکرانی لێرە لە ئەمریکا و هەموو هەوڵێک دەدەین بۆ ئەوەی جەنگی ئۆکرانیا ڕاگیرێت و ئەو کوشتارێکە ڕوبەڕووی ئۆکرانیا بووەتەوە ڕاگیرێت. ئێمە وەک ئۆکرانیەک خۆشحاڵین بەوەی ئەو هەماهەنگە لە نێوان ئەمریکا و ئۆکرانیا هەیە، بەڵام تاوەکوێتە هیچ پێشبینیەک نییە، پێشبینیەکی ڕاست لە نێوان کە کۆبوونەوەیەکی سێ قۆڵ لە نێوان هەرسێ سەرۆکی رووسیا و ئۆکرانیا و ئەمریکا هەبێت. بەڵام تاوەکو ئێستا چەندین ڕێکەوتن هەبووە پێشتر ڕێکەوتن کراوە لە نێوان رووسیا و ئۆکرانیا، بەڵام رووسیا ڕێکەوتنەکانی پێشێل کردووە، چەندین کاری خراپی دژی ئۆکرانیا کردووە، بەڵام تاوەکو ئێستا دیار نییەوە نازانین چۆن ئۆکرانیا گفتوگۆیەکی دادپەروەرانە لەگەڵ رووسیا بکە. ئایا ئێمە دەتوانین باوەڕمان بە پوتین هەبێت؟ ئایا دەتوانین متمانەمان پێ هەبێت کە ڕێکەوتنەکان خاتو ماریاوەکو چالاکوانێک هەندێک سەرنج لەسەر کۆبوونەوەکەی کۆشکی سپی ڕۆژی دووشەممە هەبوو. زەلێنسکی لەگەڵ سەرکردەی وڵاتانی ئەوروپا هات بۆ کۆشکی سپی. سەرکردەی وڵاتی ئۆکرانیا پێویستی بۆ بوو کە پاڵپشتەیەکی بەهێزی ئەوروپای لەگەڵ بێت بۆ ئەوی بێ بۆ کۆشکی سپی، یا لەوە دەترسا کە لە کۆبوونەوەی پێشوویدا لەگەڵ ترامپ کۆمەڵێک بەریەککەوتن و ناکۆکی هەبوو. ئەم هۆکارە بۆچی دەگەڕێنیتەوە؟ زۆر میدیا باسییان لەم بابەتە کردووە لە کۆشکی سپیەوە. بەڵێ زۆر ڕاستە. من پێم وایە کە ئەم سەردانەی ئەم جاری زەلێنسکی بۆ واشتن لەگەڵ سەرکردەکانی ئەوروپا بۆ ئەوە بوو کە و هاوشێوەی کۆبوونەوەی پێشوو نەبێت کە مانگی شوباتی ئەمساڵ بەڕێوە چوو تا ڕادەیەک کۆبوونەوەیکی خراپ بوو بە خراپ شکایەوە، بەڵام ئەو کۆبوونەوەی کە دوێنێ لە نێوان سەرکردە ئەوروپیەکان و زەلێنسکی لەگەڵ سەرۆک ترامپ هەیان بوو، کۆبوونەوەیەکی زۆر باش بوو، بەڵام بە بەراورد بە کۆبوونەوەکەی پێشوو کۆبوونەوەیەکی زۆر خراپ بوو ئەوەی کە مانگی شوبات ئەنجام دراشتێکی زۆر تراژیدی و خراپ بەسەر زەلێنسکی هێندان. بەڵام ئێستا کە ئەم کۆبوونەوەیە کراوە بە ئامادەبوونی سەرکردەکانی ئەوروپا، بە ئامادەبوونی زێلێنسکی، ئەمە کارێکی زۆر باشەکە پێکەوە بە کۆدەنگیەک بە هاوبەشیەک هەمووان هەوڵ دەدەن کە رووسیا قایل بکەن کە ئەم جەنگە ڕاگرێت و ئەگەر جەنگەکەش ڕانەگرێت پێکەوە فشارێک و سزا بخەنە سەر رووسیاوە تاوەکو ئێستا کە زێلێنسکی سەرۆک زێلێنسکی بە تەواوی ئامادەی خۆی بۆ ئاگربەست ڕاگەیاندووە، بەڵام تاوەکو ئێستا نیەتێکی زۆر باش لە رووسیاوە نییە بۆ ئەوەی ئەم جەنگە ڕاگرێت و سەرکردەکانی ئەوروپا کە هاتوون لەگەڵ سەرۆک ترامپ و سەرۆک زێلێنسکی کەوبوونەتەوە چاویان لەوەیە کە گەرانتیەکی ئەمنی هەبێت و گەرانتی ئەمنی ئۆکرانیا و ئەوروپا و بکرێت. ئەمە تەنیا ئاسایش ئۆکرانیا بەڵکو تەواوی لە دوای 3 ساڵەوە بۆچی پوتین ئێستا ڕازی بووە هەنگاو بەرەو کۆتایهێنان بەشەر لەگەڵ ئۆکرانیا بنێت هەرچەندە چەند مەرجێکی قورسیشی داناوە بۆ ئاگربەست و کۆتایهێنان بەشەڕەکە؟ ئایا ئەم نیەتە لەلایەن رووسیاوە جددیە و ئۆکرانیا بە مەرجەکانی رووسیا ڕازی دەبێت بۆ کۆتایهێنان بەشەڕ؟ من پێم وایە ئەو داوای زۆری کردووە، مەرجی زۆری دەناوە
بەڵام پوتن هیچ شتێک بە ئێمە نادات لە بەرامبەردا لە کاتێکە ئەم داواکاریە دەکات ئێمە داوای ئەمنیەت دەکەین داوای گەرنتی ئەمنی دەکەین بە هەمان شێوە ئەویش داوای گەرنتی ئەمنی دەکات بۆ خۆی بەڵام گەرنتی ئەمنی بۆ ئێمە ناوێت ئەو لۆهانسک و دۆنێتسکی با بڵێن کۆنتترۆل کردو داگیری کردووە و کرێمیای داگیر کردووە داوای ئەم هەرێمانە دەکات لۆهانسک و دۆنێس داوا دەکات ئەمان ببات بۆ خۆی و داگیریان بکات هیچ گەرنتیەک نییە کە لە داهاتوودا هێرش نەکاتە سەر ناوچە و هەرێمەکانی دیکەی ئۆکرانیا و داگیریان نەکات ئەوەی کە ئەم مەرجانەی داناوە بۆ ئاگر بەس ئەم داواکارانیان هەیە بەڕاستی هیچ مانایەکی نییە بەم شێوەیە مەرج دەسەپێنێت بەسەر ئۆکرانیا و بۆ ئەوەی ئاگر بەس هەبێت بەڵام تاوەکو ئێستا تا ڕادەیەک پێم وانە کە زێلێنسکی بەو شێوەیە کە ئەم مەرجە زۆرانەی داناوە ڕازی بێت بەم مەرجانەی پوتن بەڵکو بە تەواوی سەرنجی لەسەر ئەوەیە کە خاکی خۆی بپارێزێت سەروەری خاکی خۆی بپارێزێت وەک دەزانن لەو ناوچانە خەڵکی ئۆکرانیای لێیە و دڵخۆش نین بەو سیاسەتی کە ئێستا پوتین سەپاندوێتی بەسەریانە ئێمە نامانەوێت خەڵکی ئۆکرانیا لەوێ بچەوسێنرێنەوە باشە زۆر سپاس دەکەم بەڕێز ماریا هلیتن چالاکوانی ئۆکرانی لە واشنگتنەوە لەگەڵ کوردستان 24 بووی سپاس